نزانین دەچێنە ئەمە باسی کتێبی شەشەمتان بۆ بکەم کە لە ئێستاە لە خۆراکی تایبکردنە لە خۆراکی دەستوسی تەواو بووە هەموو دەستوسەکەم تەواو دەزووە تایپی یەکەم و ئێستا لە مەرحەلەی دیزاینە دیزاینی لاپەڕەکان و دیزاینی بەرگە لەسەر هونەرمەندێک کە شعر بۆ چوارپارچەی کوردستان نووسێت بۆ پێشمەرگەی ڕۆژهەڵات بۆ پێشمەرگەی ڕۆژاوا کە بە شەڤان ناسراوە بۆ پێشمەرگەی باکوور کە بە گەریلا ناسراوە بۆ پێشمەرگەی باشووری کوردستان کە پێشمەرگە ناسراوە سرود شعر بۆ هەر چوارپارچە نووسێت واتە شعرەکانی نیشتیمانی خۆشی ئاوازی بۆ داهانێ و ئەیخاتە قاڵبی سرودێکەوە خۆی ئاوازی بۆ داهانێ بە ئامێری سازەکەی بە دوکانەکەی خۆماڵەکەی خۆیکردۆ بە سرودێکی مناسب بۆ تۆلارکردنی دەنگ و ڕەنگ و ستافێکی خۆبەخش چەند هاوڕێکی خۆبەخش کە کلیپەکەی بۆ کەم ئەم هونەرمەندەش داوانێ بڵێم چییە؟ جاسمی ساز ومن لێرە دووبارە سوپاسی کاک هاوڕێ جەبارەکەین کە دیزاینی کارتی بانگێشتنامەکەی بۆ کردن بە خۆبەخشانە و سوپاسی کاک سەردار قادرەکەین کە نووسەر و شاعیرێکی ئەم سەردەمەیە بە توانایە کە داوای لە منکردن و بادەرەیەک کرد کە لەم لێرە سیمینارێک کرد بۆ زانستە من سوپاسی یەکەم و هەر کەسێک هەر مبادرێکی لەو شێوە کە من ئامادەم لە خزمەتیان و من سوپاسی ستافی ناوەندی زەردەشتانەکەم دووبارە کاری سەرۆکیە بەکراو ناوەندی زەردەشتان کاو مەرحەلی و پیرکانی سەرۆکی بەشیایینی و کاسەداپایی تەمامان هەنا و پرسی بەشی ڕۆشنبیری فەرهەنگی فەلسەفەیە و سوپاسی هەموو کارەکە و من سوپاسی کاحەلی معروفەکەم شاعیرێکە چەندین کتێبی شێعری هەیە چەندین شیرۆکی هەیە کە بە شێوەی کتێبڵاوی کردوتەوە و من لە کتێبێک بە زمانی عەرەبی کە بەحسی بەکارهێنانی کرد لە 2005 مامۆستاکەم وتی دەزانم ئیمکانێک نییە تایپی بکەیت بە دەستنووس بم بەلێ خەت و خۆشە خەتیشم خۆش نەبێت بەس دڵی ئەدامەوە بۆی دڵم لە خۆم دانایە ئەمە ڕۆژێک 2 دینارم بێت دەگیرفانەوە ئەبێ دینارێکیان بەم بە چاپکردنی ئەبێ بیشی کەم بە کتێب و ئەبێ تای بکەم و بیشی کەم بە کتێب ئەو ئیرادەیەم بە خۆم ناوردم دوای 20 ساڵی تر 30 ساڵی تر بێ ئەگەر نەبرم هەرێ بیکەم بە کتێب 2000 ئەم ساڵ کردم بە کتێب بەناوی منەظەمەی متحیدە کە بێداچوونەوەی لۆغەویەوە کاحەلی مەعروف هاوکاری کردن ئەو کاحەلی مەعروفی کردن شاعیر و چیرۆکنووسە من لێرەوە سوپاسی یەکەم لە هەموو کۆم سیمینارێکە سوپاسی هەموو ئانەیەکەم دووبارە و چەند بارە کە سوپاسیان کردم و من سوپاسی کاک ئازاد پێنجوێنی ئەەکەم کە لە وەسەتی هونەریە کە حەزم کردو ببم بە ئەکتەر کە ئەو دەستی گرتووم خۆبەخشانە بووە بە مامۆستای هونەری کە خۆبەخشانە دەستی گرتووم و وتم حەزەکەم کارێک لە فلانیا بەشدار و کیفەن یارمەتیان دەستی بکەم حەزەکەم لە هەرێک لە فیلمەکان تا ئەکتەر بم کۆمبارز بم کیفەر بوو یعنی ئەمە من هەتا مردم سوپاسیەکەم لە هەر کۆڵ مەجلیسێکا بێت باسی نووسین و بەهرەکان بێت من سوپاسیانەکەم و پێزانینی خۆم هەمیشە دووپات دەکەمەوە و من زیاتر لە کاتان ناگرم و من لێرەدا بەر لە ماڵاوایی بەر لەوەی خواحافیزی لێەکەین بە زەڕووی ئەزانم کە لێرەوە تەوقیعتان لەگەڵ بکەم و کتێبەکانتان یەکە بێکەم وە مداخەلەکەش بەرەوە عەفو بەرەوە من داوا لە کاک سەردار قادرەکەم تەنزیمی مداخەلەکان بکات پێش کتێبەکان پێش کتێبەکان جاخۆ من مەلا بەزێرم نایکەم ئەی بۆ میوانە باڵێ